سڵاوتان لێبێت بینەران بیسانی ڕوودا و من ئاڵا شاڵیم لە فەڕەنسا و لە سێناتی فەڕەنسام ئێستا دەمەوێت لە هەفپێبینی کووردا لەگەڵ سێناتۆرێکی ناساوی فەڕەنسا بەڕێز سێناتۆ فێغۆ ئەمەوێت چەند پرسیاکی ئاراستە بکەم دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوڕاست دۆخی کورد لە ڕۆژئاوای کوردستان هەروەها دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان مستە فێغۆ زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە زۆر سپاست دەکەم کە لەگەڵماندای ئەمڕۆ ڕۆژ باش باشە بەڕێز سێناتۆ فێغۆ بەڕێستان ئاگادارن کە ئێستا دۆخەکە زۆر ئاڵۆزە شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلە ئێوە وەکو وڵاتێکی گرنگ لە ئەوروپا ئەم شەڕە چۆن دەڕوانە ئەم شەڕەوە هەروەها چەنە مەترسیە ئەو شەڕە بۆ ئەوروپا شەر هات ڕاگەهاندن هەرچەند نەفەرمی بەژی ئەفشەرێکی و دەست پێ کریە ددەمەکێدا دەست پێ کرد و مەقەت هێوی نەتکرد من دگوت قەی ئەو دێپاشێ بقەومە فرانسا لە گۆری زانینا من ترۆلەکێ ناگێرە ژبەرک و لەشکەرێن مە نەبەشدارن لێ ئەگەرەکە مەزن هەیە و ئەوروپا تەولی شەر ببە ئەم ژوخە ئیرۆ بە ئێریشێن لەسەر قبر سێوەیەکێ دبینن لەورە ئەفشەرێکی و دەست پێ دکەیە ئەم دزانن چاوا دەست پێ دکە لێ ئەم نزانن دێ چاوا بپێش بەهرە و دێ چاوا بداوی ببە ژبەر vەیەکێ divê ev bibe cihênî geraniyê nemaza ji ber ku rêz li tirê gezên yasaya navdewletî nayê bêguman ev yek rê li ber xwestina rûxandina rejîma melayan li Îranê nagire û em hêvî dikin ku qet nebe ev bibe encameka gengaz û alternatîveka baştir hebe باشە فەڕەنسا من دەمێ بزان فەڕەنسا دەبێت چۆن مامە لەگەڵ ئەو شەڕەیە بکات چۆن مامەڵە لەگەڵا بکات لەبەرەوەی سەرۆکی فەڕەنسا ئاماژی بۆ داگوتی ئێمە ئامادەین پشتیوانی و لە ئوردون بکەین ئایا بیر لەوە دەکرێتەوە لە ڕێگەی سەربازیەوە ئێوە بەشداری ئەو شەڕە بکەن وسا دخویە ku rejîma Îranê dixwaze teqîneka herêmî çê bike em vê yekê pişandina dron û mûşekan bo ser welatên Kendavê, Riyadê, İsraîlê û tewra Qibrîsê jî dibînin. Xuyaya êrîş li baregeheka serbaziya Fransayê li Îmarata Erebî ya Yekbûyê hatiye kirin. Loma jî armanca rejîma Îranê ya ber birûxanê ve ew e ku şer li ser şer zêde bike. Ev yek eşker heye. Gelo leşkerên Fransayê dê di rojên pêş de tevlî bibin ez nikarim bersivavê bidim. Lê li gorî zanîna min ev ne armanca hikûmeta me ye. باشە ئەگەر تەماشای ئێستا دۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاست بکەین ئێوە چۆن دۆخەکە هەڵدەسەنگێنەوە پەیوەندیتان چۆن لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەرێما کوردیە ئیرانê bi dehên salana dibin zordariyeka dijwar de ye. Li Rojava pirkên behsaveyekê hatiye kirin. Lê Kurd ewin ku hem gelek caran dixwepêşandanên li dijî rejîma Îranê de di rêza pêşîn de ne û hem jî qurbaniyên serekeyên zordariyê ne. Pêwîst e ku ev pirrengiya pêkhateya Îranê nexasim nêzîkî 10 milyon Kurdên Îranê di paşeroja welêt de li ber çavan bên girtin. Ev yek pir giring e û li vir Fransa xwedî gotinekê û roleka ku bilîze ye. باشە ئەمێ بزانم بەڕێستان سیاسەتوانێکی ناسراون و پەیوەندی دڵنیان پەیوەندیتان هەیە لەگەڵ کەسانی سیاسی و باسی ئەم دۆخی ئێستا ئەکەن فەڕەنسا چۆن هەڵسەنگان بۆ دۆخەکە ئەکە ئایا شەڕەکە زوو کۆتاییە یاخوەکو ترامپ وتی 4 هەفتە ئەخایەنێت Ez nizanim rojên pêş dê çi bixwere bînin. Rayedarên Fransayê gotin ku ew ji aliyê Amerîka û İsraîlê ve derbarê êrîşa li dijî serkirdeyên Îranê nehatine agahdar kirin. Serokkomar Emmanuel Macron her roj li gel Konseya Berevaniyê dicive da ku rewşê binirxîne û her wisa ji bo amadekariya pêşbîniyan bike. Birastî dibe ku êrîş li ser berjewendiyên meyên yekser çê bibin ku me neçarî destwerdanê bikin. Divê em karibin rewşê bişopînin û dostên xwe biparêzin. û ez bi taybetî li Kurdan tevî Kurdên Iraqê jî dihizirim. Ji ber vê yekê ez nizanim roj û hefteyên bê dê çi bixwere bînin. Lê tiştê misoger ew e ku divê em hişyar bin û Ewropa biqasî ku gengaz be bi yek dengî biaxive û bi yek dengî destwerdanê bike. Divê giraniya Ewropayê yekgirtî hebe. باشە فەڕەنسا پشتیوانی
گۆڕانکاری ڕژێمەکە یاخود دەیەوە ڕژێمەکە بمێنێتەوە بەڵام بەهێز بێت و ڕێکەوتنکە لەگەڵ ئەمریکا لەسەر ئەو داواکارانی ئەمریکا. ئەس هەر ڕەوشێدا دخوازم ڕێژیما مەڵایان هلوەشە. ئەس باوەڕ دکم و دێوسا ببە. ئەس باوەڕ دکم و ئەف داخوازە دەستلاتدارên فرانسیێژی. بتایبەتی پشتی داخوازامە حکوومەتە فرانسایە بەری چەند هەفتەیان پاسدارên شۆڕەشێ خستە بوو لیستەیە ڕێخستنên تەروریست. بێگومان divê ev derfet bêbkarانîn ji bo ku gelê Îranê ji vê rejîmê bêrizgarkirin. Lêbelê berevajî tiştê ku li Sûriyê qewmî divê alîkariya Îraniyan bêkirin, da ku azadiyeka rasteqîn ku rêzêl pirrengiya gelê Îranê digire ava bikin. باشە بەڕێز سێناتۆر فێغۆ ئەمەیە بچینە سەر پرسی سووریا. وەک دەبینن چەند مانگی ڕابردوو کورد لە کورد و هەسەدا هاوپەیمانی نزیکی فەڕەنسا بوون، بەڵام مەترسێکی زۆر هاتە سەر لەلایەن سوپای سووریاوە کەوتە سەر کورد و هەسەدا لە ڕۆژئاوا. ئایا فەڕەنسا چۆن دەتوانێت لە سووریا بەڕاستی پارێزگاری لە مافەکانی کورد بکات؟ فرانسای هەنێکی دەرەنگ و گەلێک جاران بتەنا سەرێخوا ڕۆلێک لیست. لێ سەرۆک ئەمانوێل ماکرۆن وەزیرێ مەیە کارێن دەرڤە ژان نۆیل بارۆ سەردانە هەولێر و بەغدایەکردن. وان ڕژبوونا فەرەنسا ji بۆ پشتگیریya کوردان دووپات کرد. تەنێ ئەv یەکجی پر گرینگە. پشترە لەسەر مژارێن سەربازی لەسەر مژارێن هەواڵگری ku ne pêwîst e ez pê bizanim danûstandin hene. Lê ev tekeskirina siyasî ya piştgiriya Fransa ji Kurdên Rojava û Hewlêrê re bêguman gelekî bingehîn e. Divê Fransa bikare be Ewropayê zêdetir bikişîne nav helwesta xwe ya tund a parastina Kurdan. یعنی وەکو تێگەشت بێتم فەڕەنسا ئامادەیە پشتیوانی لە کوردی ڕۆژئاوا بکات؟ Ez hêvî dikim. باشە بەڕێستان پێتان وایە کە کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا هاوشەوەی کورد لە عێراق ئۆتۆنۆمیەکی هەبێت یاخود ستاتوێکی هەبێت کە بتوانێت خۆی ئەتوان بڵێم خۆی بەرپرس بێ لە بەڕێبردنی خۆی. پەرسپەکتیڤ di rastiyê de ev e. Lêbelê rewş ji hev cudan e. Sûriyê hêjî destûra xwe nîne. Kurdên Rojava îro li ser erdeka gelekî biçûk in. Lê ev perspektîva naskirin û otonomiyê di welatekî pirtir federalî de jiya navendî wek li Iraqê erê li gorî min ev modela rast e. Ango şiyana parastina serweriya welêt lê di heman demê de dayîna otonomiyeka rasteqîn ji Kurdan re xasme li Sûriyê. ئەگەر هیوای ئێوە ئەوە بێت کەواتە ئێوە لە پەیوەندێکی باشە لەگەڵ کورد لە ڕۆژئاوای کوردستان و چۆن گەرنتی ئەدەن کە جارێکی دیکە ئەو مەترسێ نەکەوتە سەر کورد لە ڕۆژئاوای کوردستان کە ڕوویدا لە چەند مانگی ڕابردوودا. فرانسا ji aliyê leşkerî ve bi tena serê xwe nikare. Lê ji aliyê siyasî ve divê bike. Ew bi taybetî dikare birêxistinekirina zexta tevahiya Ewropayê ji bo rakirina cezayên li ser rejîma Sûriyê bi diyalogeka pir tund li gel Tirkiyê û her wiha birijdbûna ji bo qanîkirina Trump vê bike. Eger fikir ew be ku artêşa Fransa dê bi awayekî berfireh ji bo parastina Kurdan were bicîkirin, mixabin ez bawer nakim. Lê ev yek siyasî ye. Ji xwe seferberiya siyasî ya Fransa di demekê de bû. Sedem ku rewş were sekinandin. Lê divê ev agirbesta mayîn de hem berdewam be û hem jî bi rastî paşerojê garantî bike. Ev mijareka siyasî ye. کەواتە ئەتوانم بڵێم کە کورد گەرنتی لە فەڕەنسا وەرگرتووە کە پشتیوانی کورد دەکەن لە ڕۆژئاوای کوردستان لە ڕۆژهەڵات لە باشوور. ئەتوانین ئەوە بڵین کە ئێوە پشتیوانی لە کورد دەکەن لە ڕۆژئاوا و باشوور و ڕۆژهەڵاتیش. هەلبەت مۆدێل ئەو پابەندیە سەرۆک میتران بوو بە تایبەتیش بۆ لەڤاندنە ئەنجومەنە ئاسایشا ناودەوڵەتیە نەتەوەی یەک بووی ji bo parastina Kurdên Iraqê. Lê îro em sîstemeka navdewletî de nekûneteweyên yekbûyî têde gelekî lawaz bûye. Em vê yekê careka din pişarê ku niha dest pê kiriye dibînin. Loma divê Fransa ji aliyê siyasî û leşkerî ve amade be. Bêyî ku em hêza xwe ya leşkerî mezin bikin an jî kêm binirxînin. û bizanîna wê yekê ku deng û bi biryara Fransa her tim girîng e.
ئەز هێویدارم کو سبەژی ئیرانê dê wisa be. Ev rola Fransayê li cem Kurdan e. بەڕێز سەناتۆر فێغۆ زۆر سپاس کە لەگەڵماندا بووی سپاس